بەناوی خی گەورەم کاتان باش خوێندکارانی بەڕێز پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنتان لێکم بۆ ئەو خوێندکارانی کە هاتوونەتە پۆلی دوانزەوە پشت بەخوای گەورە ئیشەڵا هەموو وانەکانی پۆلی دوانزە کیمای پۆلی دوانزە تۆمارەکەین لە چەناڵی یوتوبەکەم ئیشەڵا دایانێم و هیوادارم هەمووتان سەبسکرایبی بکەن لایک و شێری ڤیدۆکان بکەن بۆ ئەوەی کە زۆرترین هاوڕێتان سوودی لێبینێ. بەڕێزان لە سەر ئەو مەرزەمەی خۆم وانەکان شەرحەکەم ئیشەڵا مەرزەمەکە پێکهاتووە لە یعنی شەرحی ناو کتێبەکە شەرحی کتێبەکەی تایە پرسیاری ڕێبەری هەموو پرسیارەکانی تایە بابەت جیام کردوێتەوە پرسیاری وەزاری تایە تا ساڵی 2024 هەروەها پرسیارەکانی ڕاهێنانیشی تایە کەواتە من لەم ڤیدۆیانە سەرڕای شەرحێکی جوانی کتێبەکە کە بە شێوەیەکی زۆر مەزبوط و جوان هەمووی نووسراوە پرسیاری ڕێبەری وەشی کارەکەم پرسیاری وەزاری وەشی کارەکەم پرسیاری ڕاهێنان واتە کتێبی ڕەش و سپی بۆ شیکارەکەم پشت بەخوای گەورە لەگەڵ منابن هەتا کۆتایی ساڵ ئیشەڵا هیچ کێشەیەکتان نابێت لە کیمیا و پڕی هەوڵەدەم کە زۆرترین پرسیارت بۆ شیکار بکەم ئیشەڵا پرسیاری واجبیشدا ئەنێم و هیوادارم هەمووتان بگەن بە ئەو نمرەیە کە خۆتان ئەتانەوێ. بەڕێزان سەرەتا بۆ دەستپێکردنی وانەکان پێشەوەی داخڵی ناو وانەکانی کیمیای پۆلی دوانزە ببین پێویستە هەنێک بنچینە و ئەساسیات هەیە لە کیمیا پێشوی بچینە سەر وانەکان بڵین پێشوی داخلی ناو منهەجی کیمیای پۆلی دوانزە بین پێویستە ئەو ئەساسیاتانە هەرێکێک لە ئێوەی بەڕێز بیزانێ. بەلای منەوە زۆر گرنگە و پێویستیشە تۆ بە گرنگێکی تەواوەوە لەم دووسێوانی سەرەتا بڕوانی بۆ ئەوەی کە شتەکان مەزبوط بێ بۆ ئەوەی کاتێک کە ئەچیتە سەر منهەجی پۆلی دوانزە ڕوبەڕووی ئەم منهەجە ئەبیتۆ تووشی هیچ جۆرە شڵەژان و شپرزەیەک نەبی. بەڕێزان ئێمە سەرەتا کە یعنی ئاشنا بین بۆ وشەی کیمیا مادەمان خوێندەوە مادە هەر شتێکە بارسایی و قەبارەی هەبێت لەم سروشتا پێی ئەڵێن مادە. یەکەی پێکاتی مادە بریتە لە گەردیلە و گەردەکان کە ئەمانیش تخم پێکەین و توخمەکانیش ئاوێتە پێکێرن. دیارە مادەکان ئەکرێنە دوو بەشەوە ئەمە لە پۆلی 10 خوێندوتە وەکو توخم و ئاوێتە هەروەها تێکەڵیشمان هەیە کە پێک دێ لە تێکەڵی چوونیەک و تێکەڵی ناچوونیەک. من پێم خۆشە باسی گەردیلەتان بۆ بکەم کە گەردیلەکان بریتین لە بچووکترین یەکەی پێکهاتنی مادە گەردیل پێڵێن ئەتۆم گەردیلەکان بچووکترین یەکەی پێکهاتنی هەر شتێکە لەم سروشتا بۆ نمونە هەر شتێکە تۆ لێ ئەڕوانی بچووکترین یەکەی پێکهاتنی گەردیلێ بۆ نمونە ئێستا ئێمە لەم ژوورای باڵێن ئەم ژوورە چەند بلۆکێکە خراعاتە سەریەک و هەمووی بەیەک بۆ ژوورەکەی دروست کردووە جا پێک هاتە کیمیایەکانیش ئاواهین یعنی گەردیلەکان یەکیان گرتووە و توخمەکان بۆ نمونە پێکێنن ئاوێتەکان پێکێن و وردە و هەروەها گەردیلە توخممان بۆ دروستەکە و هەروەها ئاوێتەیشمان بۆ دروستەکە. پێم خۆشە لەسەر ئەمە هەنێ قسە بۆ بکەم. دیارە توخم هەمان گەردیلەکان یەک ئەگرن توخم دروستەکە بەڵام ئاوێتە پێویستە گەردیلەکان جیاواز بن لە ئاوێتە پێویستە گەردیلەکان جیاواز بن. ئیتر توخمەکانی خشتی خولیمان هەیە بەڕێزانێمە 114 توخم من ناڵێم هەمووی لەبەرکە نا پێویست بە هەمووی ناکە ئەو پەڕی بۆ تۆ احتیمالە ئەوی بۆ تۆ گرنگ بێ 25-30 دانەیەک زیاتر کەمتر لەو دەوروبەرە ئەمانە بۆ تۆ گرنگن. پێم خۆشە ئەمانە بزانی کلۆر فلۆر بڕۆم یۆد لەگەڵ هایدرۆجین لەگەڵ ئۆکسیجین لەگەڵ نایترۆجین ئەم حەودانە بە شێوەی دوانیم ینی ئیسە بۆ نمونە پرسیار و لێکەن هایدرۆجین ئەبێ بڵین H2 توخمی هایدرۆجین H2 بۆ نمونە ئۆکسیجین O2 نایترۆجین N2 ئەم حەودانە بە شێوەی دووگەردیلەی باشە بە شێوەی دووگەردیلەین یەکیان گرتووە و توخمەکەیان پێکێنا بۆ نمونە کلۆر پێکاتوە لە Cl لەگەڵ Cl ترا بە شێوەی دوانی هەن باشە. گۆگرد
بە شێوەی 8 هەیە، فۆسفۆر بە شێوەی 4 هەیە، وەگرد و فۆسفۆر بە شێوەی 4ن. باقی توخمەکانی تر هەر توخمێک کە تۆ خوێندوتە لە پۆلی دا لە پۆلی 11 بە شێوەی یەکدانەییە. بۆ نمونە کاربۆنمان هەیە، ئیتر بۆ نمونە سۆدیۆممان هەیە، پۆتاسیۆممان هەیە، باریۆممان هەیە تا دوایی ئەوانەی تر هەمویان بە شێوەی یەکدانێن. کەواتە گەردیلەکان بڵێن هەمان گەردیلن توخمەکان دروستەکەن. جا وەکوتم توخمەکانیش ئەم حەودانیان بەم شێوەیە ئەنووسێ. ئاگادار بن کاتێک پرسیارێک بۆیەوە وەڵێ بۆ نمونە نایترۆجین ئەبێ بڵێن N2 نابێ بڵێ N، کلۆر ئەبێ بڵێن Cl2 بڵێن Cl2 باشە. و هەروەها هایدرۆجین و ئەمەم چوارە پێڵێن هالۆژین، ئەو سیانەی شایەنتر هایدرۆجین و ئۆکسیژن و نایترۆجینە. توخمی زۆر باون ئەمانە پێویستە بیان ناسی و بزانی. گۆگرد بەم شێوەیە ئەنووسرێ بە شێوەی S8 هەشت دانە گەردیلە ئەوە دروستەکەن. فۆسفۆریش ئەگەدار بەمە پۆتاسیۆم نییە، فۆسفۆرە P4 بەو شێوەیە ئەنووسرێ. ئیتر وەکوتم توخمەکانی تر کاربۆنە، نایترۆجینە، بۆ نمونە پۆتاسیۆمە، باریۆمە، ئیتر هەر توخمێکی تریە بە خەیاڵی توە بە شێوەی یەکدانەیی ئەنووسرێن. کەواتە تۆ سەرەتا پێویستە وردە وردە ئەم شتانە بناسی، ئەمانەوەکو ئەساسیاتێک و بناغێک بوون. دەبەن ئاوێتیشمان هەیە دوایی زیاتر و زۆرتر باسی ئەەکەین. ئاوێتە پێناسەکەی بریتیە لە یەکگرتنی دوو توخم یان زیاتر. کاتێ دوو توخم یان زیاتر دوو توخمی جیاواز یان زیاتر یەک ئەگرن، نەتیجەکەی ئەبێ بە چی؟ ئەبێ بە ئاوێتە. نەتیجەکەی ئەبێ بە ئاوێتە. بۆ نمونە با دووسێ نمونەی سادەت بۆ بنووسم H2O پێکاتوە لە چی؟ لە هایدرۆجین و ئۆکسیژین ئاو. بۆ نمونە NaCl خوێی چێشت NaCl پێکاتە لە Na و لە Cl. بۆ نمونە شەکر C6H12O6 ئەمانە پێیانڵێن ئاوێتە. واتە تۆ ئەبێ بزانی توخم چییە. ئەمە توخمە بەم شێوەیە ئەنووسرێ. ئەم توخمانە دوو دانە و سێ دانە بە یەکۆ یەک ئەگرن، نەتیجەکەی ئەبێ بە چی؟ ئەبێ بە ئاوێتە. کەواتە پێناسی ئاوێتە سێرکە پێناسی ئاوێتەڵێن بریتیە لە یەکگرتنی دوو توخمی جیاوازیان زیاتر. ئەمانە ئاوێتەنین بەمانە نەڵێ ئاوێتە، بەمانە نەڵێ ئاوێتە بڵێ ئەمەش خۆ دوو دانێ، هەڵێن دوو دانەی جیاواز، ئەوانە هەمان گەردیلن. کەواتە گەردیلەکان جیاوازن لە ئاوێتە. هەشتا بڵێن توخمەکان جیاوازن لە ئاوێتە. ئیتر ئەکرێ دوو توخم بێ، ئەکرێ سیان بێ. بۆ نمونە ئەمە هایدرۆجین و ئۆکسیژینە، ئەمە NaCl، ئەمە کاربۆن و هایدرۆجین و ئۆکسیژینە. باشە یعنی سەرەتا ئێمە کە وەکوتم گەردیلە ئەخوێنین ئەبێ بزانین توخمی لێ دروستە بێ و ئاوێتی لێ دروستە بێ و بەم شێوەیە کە باسم کرد. دوایە کە زیاتر لەسەر ئاوێتەکان ڕووین، ئیشەکەی ئێمە ئەوەیە زیاتر لەسەر ئاوێتەکان بڕۆین. توخمەکانیش وەکوتم ئەوەی کە پێویستە وردە وردە ئەیخوێنین و بزانی ئەم حەودانە و بیر ناچێ. باشە Cl2 F2 Br2 I2 H2O2 N2 ئەمانە بە شێوەی دوانی ئەنووسرێن. ئەم دوانە بەم شێوەی ئەنووسرێن گۆگرد و فۆسفۆر. ئەمانەتریش ئەمێنێتەوە بە شێوەی یەکدانەیی ئەنووسرێت. شێوەی یەکدانەیی ئەنووسرێت. زۆر باش. زۆر باشە. ئاوێتەکان وەکوتمان پێناسی ئاوێتە بریتیە لەو مادانەی کە لە دوو توخمیان زیاتر پێکاتون. ئەکرێنە دوو بەش و ئاوێتەی گەردی لەگەڵ ئاوێتەی ئایۆنی. بۆ باسەکەم ئێستا پێشەوەی ئەمەد بۆ باسکەم، ئەمە دڵی ئیشەکەی ئێمە ئەمەیە بەڕێزان. ئایۆنە یەکگەردیلەیەکان یعنی پێویستە هەر تەلەبەیەک کەیەتە پۆلی 12 پێویستە هێمای ئایۆنە یەکگەردیلەیەکان و لەگەڵ ئایۆنە فرەگەردیلەکان کە دوایی ئەیخوێنین بیزانێت. زۆر زۆر زەرورەکە هەر تەلەبەیەک هاتە پۆلی 12 ئەمانە بزانێت. بەبێ ئەمانە ناتوانانی هەنگاوێک پێشکەوی، دڵنیابە. توخمەکانی کۆمەڵی یەکەم ببورن: لیتیۆم، سۆدیۆم، پۆتاسیۆم، ڕۆڤیدیۆم لەگەڵ سیزیۆم. ئەمانە هەمویان بارگەکانیان زائیدیەکە. بێ هەمووی لەبەرکەی باشە. لیسیۆم Li زائیدیەکە، Na سۆدیۆم Na زائیدیەکە، پۆتاسیۆم K زائیدیەکە، ڕۆڤیدیۆم لەگەڵ سیزیۆم. ئەمانە بارگەکانیان هەمویان زائیدیەکە، ناگۆڕێن. تکایە ئەمە لەبەرکە. باشە زۆر زۆر گرنگی پێ بدە و لەبەریکە، چونکە ئەگەر لەبەری نەکەیت و ئیمالی تیا بکەیت، بۆ نمونە لە یەکەم دەرس بسمیلا کە دەستمان کردە پۆلی 12 باسی ئاوێتەکانەکەین، ئەمە خۆڕک دەگرێ یەکسەر مەجاریتیان لێت. لەبەرەوە ئەمانە لەبەرکە بە قسەی بکە. کۆمەڵی دووەم
مەگنیسیۆممان هەیە لەگەڵ کالیسیۆم بارگەکانیان زایدووە، سترۆنیۆم لەگەڵ باریۆم ئەمانە بارگەکانیان زایدووە. باشە دەی باریۆم هێماکەی بیئەیە ئەمە تەواوە، بەڵام ئەبێ بیشزانین زایدووە. سترۆنیۆم SR تەواوە بەس ئەبێ بیشزانین زایدووە، کەواتە زۆر زۆر گرنگە بارگەکانی سەریان بزانین، زۆر زۆر ئیشمان پێێتی. هەروەها ئەلمنیۆممان هەیە کە بڵین بارگەکەی زائد سێ، ئەمانە ئایۆنی یەکگەردیلەیی موجبن، کۆمەڵی یەکەم کۆمەڵی دووەم ئەمانە لەگەڵ ئەلمنیۆم. ئایۆنە سالبەکان ئەوانەی کە سالبن، سالبی یەکگەردیلەیی غەڵەت یەک نەکەی پیاوی چاک بە بڵێ خۆ ئەمە دوو توخمە، بڵێ دوو حرفە، یا بڵێ NA دوو حرفە، حرف ناڵێم ئاگادار بە، بڵێ N و A ناڵێم یەک حرفی و دوو حرفی، بەڵێم یەکگەردیلەی NA بە یەک و یەک توخمە تەواو، RB بە یەک و یەک توخمە ڕۆبیدۆم، ئاگاداری ئەوە بە، ئەوانە هەمویان ئایۆنی یەکگەردیلەین. زۆر زۆر گرنگە تکایە لە بەریکە. ئەزەی چۆن بچۆ وەرەقەی A4 بێنە دوایەکە داینێ، بۆ نمونە بنووسە پۆتاسیۆم کەی زائید یەک، کالیسیۆم CA زائید دوو، بینووسۆ جارێک دوو جار سێ جار حتا تەواو زەبتیەکەی. ئەوانەی کە بارگەیان ناقسیەکە، فلۆریت، کلۆریت لەگەڵ بڕۆمید لەگەڵ یۆدیت، ئەمانە پاشگری یید وەرەگرن. ئایۆنە یەکگەردیلەیە سالبەکان کە پێشڵێن ئانایۆن پاشگری یید وەرەگرن. باشە پاشگریت فلۆرید و کلۆرید و بڕۆمید ئەمانە کۆمەڵی حەڤن، با بڵین توخمەکانی کۆمەڵی حەڤە هالۆجینەکان، فلۆرید و کلۆرید و بڕۆمید و یۆدیت هەمویان بارگەکانیان سالبیەکە. تەبیعی ئەمە بۆ زایدیەکن ئەمانە لەبەرەوە یەک ئەلیکترۆن ون ئەکەن، وەلەو ئەوە زۆر ئیشی ئەمەنی ئەوور دەکارێت. دوایە لە شوێنێکە ئاماژەی پێدەم ئەمانە دوو ئەلیکترۆن ونەکەن، ئەمە سێ ئەلیکترۆنەکە، ئەمانە یەک ئەلیکترۆن وەرئەگرن بۆیە سالبیەکەن. ئەوەی کە وەری ئەگرێ سالبە، ئەوەی کەونی ئەکا موجبە. ئۆکسیدمان هەیە، ئۆکسیجینی ناقص دوو، گۆگردیت دیارە گۆگرد هیتریشی هەیە، بۆ نمونە گۆگردات و گۆگردیتیشمان هەیە، ئەوانە ئایۆنی فرەگەردیلێن دوایی باسەکەین، بەڵام ئەوەی سەلیرا گۆگردیت ئێسی ناقص دوو، نیتری دیشمان هەیە ئێنی ناقص هەیە، ئەمانە لەبەرکە باشە وەک ناوی خۆت لە بەریکە. لە ناوی خۆ باشتر لە بەریکە، جاری وایە ئیمتیحانەکەی ناوی خۆت و بیرەچێت، ئەمە قەت بیر نەچێت. ئەمانەمان لەبەر کرد، ئەمانش لەبەرەکەیان، کەواتە ئایۆنە یەکگەردیلەیەکان زۆر زۆر گرنگن لە پۆلی 11 ئەبێ خوێند بێت. و دوایەکە ئەمانەی خشتۆکی دیمان هەیە بەڕێزان، تەبیعی ئەمە هەتا دانەیەک زیاتری لێ لەبەرکەی بۆ تۆ باشتر و چاکترە. مس لێرە سەریکە، مس ئیسە بۆ نمونە هێماکەی سیوە، باشە مس هێماکەی سیوە، ئەو جاکە لە ئیمتیحانە خۆی پێتەڵێت تەوان مس یەکی هەیە و دویشی هەیە، خۆی لە ئیمتیحانە پێتەڵێ یەکیە یان دویە، ئەمە ئەم خەتە یعنی حرفە ڕۆمانی یعنی زائید یەک، باشە. هەروەها ئەگەر پێمان بڵێ مسی دوانی، ئەمە یعنی دوانی، کەواتەڵێن سی و زائید دوو، سی و زائید دوو. ئەوانەی خشتۆکی دی توخمە گوازراوەکان زۆربەیان زیاتر لە بڵین بارگەیەکیان هەیە بە شێوەی جیاواز، بۆ نمونە ئاسن دوانی هەیە لەگەڵ سیانی، ڤەنادیۆم دوانی هەیە، ئەمە ڤەنادیۆم V زائید دوو، سیانی هەیە، هەروەها چواریشی هەیە و ئیلە ئاخریکی بۆ ئەوانی تریش. AG بە زائید یەکی هەیە، ئەو کوتمان من زائید یەک و زائید دوو هەیە، کادمیۆم، کڕۆم، کۆباڵت، ئەو مسەکە وتمان زائید دوو هەیە، مەنگەنیز لە زائید دووە هەیەتی هەدا زائید حەوت، لە زائید دووە هەیە هەدا زائید حەوت، ئەوە زائید دووەکەی لێدا نووسراوە. جیوە AG زائید دوو، ئەمە جیوەیە، ئەمە ژنیکڵە زائید دووە و هەروەها حتا دانەیەک زیاتر لەمانە بزانی بۆ خۆ باشترە و ئیشەکە و ئاسانترە. حەزەکەم لەسەر جیوە یەک دوو شتەیە پێوە بڵێم، حەزەکەم لەسەر جیوە یەک دوو شتەیە پێوە بڵێم. سەیریکە سەیریکە جیوە، ئەمە جیوەی دوانیە، گوێگرە لە من با ئەمە کێشمان بۆ دروست نەکە. جیوەی دوانی بەم شێوەیە ئەنووسرێ AG زائید دوو، چۆن ئەڵێن کالیسیۆم CA زائید دووە و باریۆم BA زائید دووە، جیوەش دوانیەکەی بەم شێوەیە ئەنووسرێ. یەکیەکەی چۆن ئەنووسرێ سەیریکە بەڕێزان، جیوەی یەکی سێکە، جیوەی یەکی ئاوا نانووسرێ، گوڕی بۆ نەخۆی تۆ بڵێ ئەمە جیوەی یەکیە، نە ئەمە غەڵەتە، ئاوا نانووسرێ، ئەمە شازە. جیوەی یەکی بەم شێوەیە ئەنووسرێ AG2
زائد 2 AG2 زائد 2 بەم شێوەیە ئەنووسرێ ئاگادار بە ئێجیەکمان هەیە زائیدیەکە و ئێجێکی ترمان هەیە زائیدیەکە ئەم دوانە بە یەکۆ دوو ئێجیمان هەیە دوو زائیدیشمان هەیە AG2 زائد 2 بەم شێوەیە ئەنووسرێت تکایە ئاگادار بە جیوەی یەکی ئاوا ئەنووسرێت AG2 زائد 2 جیوەی دوانیش بەم شێوەیە هەر تەبیعی AG ئەنووسین و زائد 2 ئاگاو لێ بێ تکایە لەما غەڵەت نەکەی ئەم ئایۆنە یەکگەردیلەیانە زۆر گرنگن کە بیانزانین بیرۆ نەچێ باشە ئەمانە هەمووی لەبەرک حتا یەک دانەی لێمە پەڕێنە ئەمان ئەم خشتۆکی دی با قسەی من هەمووی لەبەرکە بەڵام ئیتر بڵێ زۆرە یاشتێ وەلەو زۆر نییە هەمووی بیسیدانەیەکەوە کوتم ئەمانە زۆر گرنگن اینجا ئایۆنی فرەگەردیلەمان هەیە ئەمانە پێڵێن ئایۆنی تاگەردیلە واتە یەک توخمن ئەوانەی سەرەوە موجەبن ئەمانە سالبن و ئەمانەش خشتۆکی دی موجەبن ئایۆنی یەکگەردیلە ئەمانەیشمان هەیە پێڵێن ئایۆنی فرەگەردیلە ئایۆنی فرەگەردیلە ئایۆنە فرەگەردیلەکان ئەمانن زۆربەیان بڵین هەمویان سالبن یەک دانەمان هەیە موجب NH4 زائد 1 ئەمۆنیۆم و ئەمەی شەر ئەتوانین بڵێن ئایۆنێکی فرەگەردیلەیە ئەوەی شەر ئەتوانین بڵێن جیوە ئەمۆنیۆمەکە زیاتر یەکە ڕێیەمە لە ڕاستیە ئەمانە هەمویان سالبن ئایۆنی فرەگەردیلە واتە چی واتە ئایۆنێکمانێ فرەگەردیلەیە واتە زیاتر لە یەک گەردیلەیە ئەمانەی زۆر زەرورە لە بەریانکەی نیتریت و نیترات NO2 NO3 ناقص 1 ئیتر ئەمە کلۆریت و کلۆرات و هایپۆکلۆریت و یۆدات و کاربۆنات لەگەڵ سرکات ئەمانە هەمویان بارگەکانیان ئەمە سالب 1 ئەمە بارگەکەی سالب 2 باشە هایپۆکلۆریت کلۆریت هەروەها فۆسفات و فۆسفیت اینجاکە دوو دانێترمان هەیە SO4 ناقص 2 گۆگردات ئەمانە زۆر گرنگن گۆگردات SO3 ناقص 2 گۆگردیت ئەمانە ئایۆنی فرەگەردیلەن بە ئەمە و بیر بخەمەوە ئێسیشمان هەیە ناقص 2 گۆگردیت پاشگیری هیدی بۆ زیاکەین ئەوانە ئاتومی توانن و لە کاتی خۆی ئیشەڵا باسی ئەەکەین هەموو خوێندکارێکی پۆلی 12 بسم الله پێش ئەوەی داغڵی منهەجی 12 بێ پێویستە ئەمانە بزانین پێویستە ئایۆنی یەکگەردیلە لەبەرکە پێویستە ئایۆنە فرەگەردیلەکان لەبەرکە ئامادە بێ ئەو جاکە داغڵی منهەجی پۆلی 12 ببێ ئیهمالیتیان نەکەی ئامان دڵنیابە ئیهمالیتیا بکەی لە شوێنێکا قوڕک دەگرێ مەجالیتیان نەبێ لەبەرەوە هەمویان لەبەرکە ئەو ئایۆنانە گوتم ئەمۆنیۆممان هەیە زائیدیەکە NH4 ئەوە زیاتر لە زایدەکانە بەس ئەومان هەیە باقیەکەی تری ئایۆنە فرەگەردیلەکان سالبن فۆسفات و فۆسفیتمان هەیە ئەم دوانش PO4 ناقص 3 و PO3 ناقص 3 ئیتر ئەمانە وردە لە بەریانکەمە گۆگردیت و گۆگرداتە زۆر دووبارە ئەبن و ئەمانە گۆگردیت و گۆگردات فۆسفیت و فۆسفات نیتریت و نیترات ئەمانە زۆر دووبارە ئەبن و زۆر گرنگیشن هەمویان تکایە زۆر بە جوانی لەبەریکە هەمووی زەبتکە هیچ بەلەی لێمەکە یاڵا باش حەزم لێ بگەڕێمە بۆ ئەیرا باسێکی بۆچی ئەڵێم ئەمانە لەبەرکە باشە حەزەکەم باسێکی ئاوێتەکان بکەین ئاوێتەکان ئەکرێنە دوو بەشۆ وەلەو لە سەرەتای بەندی یەکەمی کیمیای پۆلی 12شە باسی ئەەکەینەوە جارێکی تر بەڵام من بۆ ئەڵێم ئەمانە لەبەرکە سوودەکەی چێ با پێت بڵێم تەمان ئاوێتەکان ئەکرێنە دوو بەشۆ ئاوێتەی گەردی لەگەڵ ئاوێتەی ئایۆنی بۆت بنووسم بە هەنێک شتێک بۆ بنووسم لەسەر ئەمە دوایکان لەوێشە نووسیمە لە ناو مەرزەمەکەیشە ئاوێتەکان ئەکرێنە دوو بەشۆ باش گوێ بۆمە بگرە ئەمە زۆر گرنگە ئاوێتە ئەکرێتە دوو بەشۆ ئاوێتەی گەردی لەگەڵ ئاوێتەی ئایۆنی ئاوێتەی گەردی لەگەڵ ئاوێتەی ئایۆنی گوێگرە بۆ ئاوێتە گەردیەکان ئەو ئاوێتانن کە لە ناکانزاکان پێکاتون بە بەندی هاوبەش بە یەکۆ بەسراون کەواتە ئاوێتە گەردیەکان بە چی بەندێک بە یەکۆ بەسراون بە بەندی هاوبەش ئاوێتە ئایۆنیەکان
ناوەکەی هەر بەخۆی وەیەتی بە چی بەیەکۆ بەسراون بەندی ئایۆنی بە بەندی ئایۆنی بەیەکۆ بەسراون. ئاوێتە گەردیەکان چی و چی ئەگرێت و وەرە با پێ بڵێ ترشەکان دوایکە ئەیخوێنین پێت لەبەرەکەم ترشەکان لەگەڵ تفتی لاواز ئەوانەی نایترۆجینیان تایە لەگەڵ کحولەکان و شەکرەکان کحولەکان و شەکرەکان زۆربیان لە پێکهاتنیا کاربۆن و هایدرۆژین و ئۆکسیجین هەیە ئەمانە ئاوێتەی گەردین باشە ئەمانە ئاوێتەی گەردین. ئەی ئاوێتە ئایۆنیەکان چی ئەگرێتەوە؟ ئاوێتە ئایۆنیەکان ئەمانە ئەگرێتەوە تفتی بەهێز یان خوێیەکان خوێیەکان ئەیسا ئەڵێ من چوزانم کامە ترشە و کامە تفتە و کامەکەی فێرەبی وردە 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 فێرەبی هەمووی فێرەبی ئیشەڵا. نمونە بنووسین بۆ ئەم ئاوێتە گەردیانە یاڵا با نمونە بنووسین وەرە بۆ نمونە H2O H2O بۆ نمونە شەکر ترشەکان بۆ نمونە HCl HF هەر ترشێک لە خەیاڵی توایە ئەوە ئەبێتە ئاوێتەی گەردی. تفتی لاواز بۆ نمونە NH3 ئیتر هەر نمونەیەکی تر بنووسین بۆ نمونە CH3OH میثانۆڵ ئەمە کحولە باشە میثانۆڵ پێکاتە لە کاربۆن و هایدرۆژین و ئۆکسیجین ئەمانە ئاوێتەی گەردین ئەمانە ناکانزان بە بەندی هاوبەش بەیەکۆ بەسراون بە بەندی هاوبەش بەیەکۆ بەسراون دڵنیابە هەموو ئەمانە و پێزەفتەکەم ترشەکان تفتی لاواز دوایەکە ئیتر دیارە ئەوانەی کاربۆن و هایدرۆژین و ئۆکسیجینیان تایە هەر سێکیانیان دوانیان وەلەو لە ترشەکانیشدا هەر ئێچێکیان تایە دایم ئەوانە ئەبن بە ئاوێتەی گەردی. ئاوێتە گەردیەکان ئەمەنەی لێ بزانی ئێسە بەسە دوایکە ئێمە لە کەچوونە بەندی یەکەم ئیشەڵا لە کەرتی یەکەمە جارێکتر باسی ئاوێتەکانەکەین و ئاوێتە گەردیەکان چیان بەسەرایەت ئاوێتە ئایۆنیەکان چیان بەسرایەت ئەوە لەوێ بە تەفاسیل باسەکەین ئیسا بەس ئەوە بزانە بۆ من زۆر زۆر باشە زۆر باشە. باش ئاوێتە ئایۆنیەکان ئەوانن کە بە بەندی ئایۆنی بەیەکەوە بەسراون وەکو تفتە بەهێزەکان تفتی بەهێز KOH بۆ نمونە NaOH وەرە با پێ بڵێم تفتە بەهێزەکان چی سیرک من وتم ئەمانە لەبەرکە ئەهام ئەمە کۆمەڵی یەکەم کۆمەڵی دووە سێریکە ئەمە یەک OH یان بخەرە پاڵ ئەمانە دوو OH یان بخەرە پاڵ ئەبن بە تفتی بەهێز ئەمانە هەموو پێکاتەی تفتە بەهێزەکان بۆ نمونە Li بۆ Hێکی بخەینە پاڵ هەبێ بە LiOH هایدرۆکسیدی لیتیۆم NaOH بۆ نمونە KOH RBOH CSOH تۆ کە ئەم ئایۆنانە و لەبەر کرد یەکی OH بخەرە پاڵیان کاکە هەموو تفتە بەهێزەکان و لەبەرەتەوە MgOH by 2 CaOH by 2 CaOH by 2 باشە سیرکە SROH by 2 BaOH by 2 ئەوانەی زائید دوو OH یان خەرە پاڵ by 2 ئەلە منیۆمان ناوێت تفتی بەهێز نیە زۆر پێویستمان پێی نییە ئامانە هاوتم لە بەریانکە باش تۆ Li و لەبەرە زائیدیەکە Na و لەبەرە زائیدیەکە ڕۆبیدۆمی لەبەرە زائیدیەکە Ca و لەبەرە زائید 2 Ba و لەبەرە زائید 2 باش ئەمانە OH خەرە پاڵیان ئەوەی کە زائیدیەکە 1 OH ئەوەی کە زائید 2 OH یەکسەر تفتە بەهێزەکان و لەبەرەتەوە تفتە بەهێزەکان هەرم حەوەژدانن ئەوەی کە ئێمە ئەیخوێنین لەبەرەوە ئەوە هەر حەزم کرد پێ بڵێم ئاوا تفتە بەهێزەکان لەبەرک زۆر باشە هاتینەوە بۆ ئێراوتم ئاوێتە گەردیەکان ئەمانن ئاوێتە ئایۆنیەکان تفتی بەهێز اینجا خوێمان هەیە خوێ بەڕێزان خوێ زۆر بە تەفاسی لەی خوێنین لە کات و شوێنی خوێ پێناسەکەی بریتیە لە بەشی موجەبی ترش و بەشی موجەبی تفت و بەشی سالبی ترش جا بۆی ئەڵێ مەمانە ئەساسیاتن کە تۆ ترشی لەبەر کرد کە تۆ تفتەکان و لەبەر کرد کە ئایۆنەکان و لەبەر کرد ئیتر هەموو شتەکانی تر ئاسانە بێلاو یەکسەر ئەتوانی خوێەکانیش ئۆتۆماتیکی لەبەر کرد خوێەکانیش ئۆتۆماتیکی لەبەرکەی بۆ نمونەمان هەیە بۆ نمونە NaCl سادەترین خوێیە بۆ نمونە BaSO4 بۆ نمونە ئیتر Na3PO4 ئەمانە هەمویان خوێن ئەو ئایۆنانەی کەوتم لە بەریکە لەگەڵ ئایۆنە موجەبەکان لەگەڵ سالبەکانە بیدە لە یەک نەتیجەکەی بێ بەخوێ هەر موجەب و سالبێک بدەی لە یەک نەتیجەکەی ئەبێ بە خوێ حەزەکەم لەسەرم ئاوێتە ئایۆنی یەک دوو شتی بچکۆلانە هەیە پێت بڵێم بۆ نمونە NaCl بۆچی بەندەکەی نێوانیان بەندی ئایۆنیە با لێرە
یەک دووشت هەیە بۆت بنووسم ئەمە هەر بۆ معلوماتی خۆت باشە ئەمە هەر بۆ معلومات و زانیاری خۆت NA گەردی لە ژمارەکەی چەنە 11 CL گەردی لە ژمارەکەی چەنە 17 باش ئەمە هەر بۆ ئەوی بزانی بەندی نێوانیان چۆن دروستە بێ ئەم بەندەی بە یەکیەوە بەستن بەندی ئایۆنیە با بزانین چۆن دروست بۆ ئەو بەندە طبعاً بەرگی ئەمە ناوکە بەرگی یەکەم 2 ئەلکترۆنە بەرگی دووەم 8 ئەلکترۆنە ئەمە 8 بەرگی سێم بە 8 یان 18 پڕە بێ HNA دوو دانەی چۆتە بەرگی یەکەم 8 چۆتە بەرگی دووەم ئەوە دە یەک دانەی ماوەتەوە بە بەرگی ئاخیر ئەمە یەک دانەکەیتی ئەمە یەک ئەلکترۆنەکەیتی کلۆر 7 ئەلکترۆنی هەیە بەرگی یەکەم 2 دانە بەرگی دووەم 8 ئەمە 8 دوو لەگەڵ 8 ئەکاتە دە چەنی ماوەتەوە 7 دانە ئەلکترۆنی ئەمێنێتەوە بۆ بەرگەکەی دەرۆ ئەمە 2 ئەمە 4 ئەمە 6 ئەمە 7 ئێستا کلۆر یەک دانەی کەمە بۆ ئەوەی بەرگەکەی تێر بێ سۆدیۆمیش یەک دانەی زیاد ئەم ئەلکترۆنە ئەگوازرێتەوە لە NA ئەچێ بۆ کلۆر لە NA ئەچێ بۆ کلۆر NA-یەکە ئەبێ بە زائید یەک NA زائید یەک CL-ەکەیش کە وەری گرتووە ئەبێ بە CL-ی ناقسیەک ئەزانی ئەوانەی کە زایدیان لەسەر ئەلکترۆنیان ون کردوانی کە ناقسیان لەسەر ئەلکترۆنیان وەرگرتووە یەک دانەی سەیری کردووە 20 ئەلکترۆن ون ئەکرێت نابێ واتێ بگەی بڵێ ون ئەبێ و کەس نازانێ بۆ گۆڕە ئەڵێن فلان شت ئەلکترۆنی وەرگرت خۆ لە هەوا وەری نەگرت نا ونکردن و وەرگرتن 2% لەلایەن دوو ئایۆنۆن ڕوئەدەن کە تەواوکەری یەکترن تێگەی لە من یعنی دوو تخمانێ یەکیان ئەلکترۆن ونەکە یەکیان ئەلکترۆن وەرەگرێ بە یەکۆ بەند دروستەکەن ئەو بەندەی کە لە نێوانیانە دروست ئەبێ پێی ئەڵێن بەندی ئایۆنی لە هاوبەشە ونکردن و وەرگرتنی ئەلکترۆن معنی ئەلکترۆنەکە هاوبەشە لە بینی هەردووکیانە بەڵام لێرە ئەمە پێی ئەڵێن بەندی ئایۆنی کەواتە بەندی ئایۆنی ئاوا دروستە بێ حەزم کرد کە ئەمە پێ بڵێم ئەم ڕوونکردنەوە وەلەو ئەمە بۆ ئێمە گرنگ نییە بزانین تۆ لە ئیمتیحانە بۆ ناتۆ بڵێ ئادەی فلان شتم بۆ بکێشە ئەمانە لە بەنهەجی پۆلی 12 نیە بەس حەزم لێ بوو پێ بڵێم کە بۆ نمونەڵێن بەندی ئایۆنی چۆن دروستە بێ بەم شێوەیە دروستە بێ لە ئەنجامی ونکردنی ئەلکترۆن لەلایەن تخمێکەوە وەرگرتنی ئەلکترۆن لەلایەن تخمێکی ترۆ بەندی نێوانیان پێڵێن بەندی ئایۆنی کە یەکێک لە تخمەکان کانزایە یەکێکی تریان ناکانزای ئەمانە هەمویان ناکانزا باشە ئەمانە هەمویان ناکانزا بەڵام ئەمە تێک دێن لە کانزا زائید ناکانزا بە گشتی ئەگەر نا ئاوێتەی ئایۆنیشمان هەیە بۆ نمونە NH4Cl ئەمە ئاوێتەیەکی ئایۆنیە ناکانزایشە یەک کانزایتیانە یعنی ناتوانین مطلقاً بڵێن لە ساسەڵ ئەوەی کە ئاوێتەی ئایۆنیە پێک دێ لە کانزا و ناکانزا ئەوە ئاوێتەی ئایۆنیە و ناکانزایشە باشە ئەوە هەر بۆ زانیاری خۆ بە ئەمانە بزانیت کەواتە ئیسا ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئاوێتە ئەکرێتە دوو بەش و ئاوێتەی گەردی لەگەڵ ئاوێتەی ئایۆنی ئاوێتەی گەردی پێک دێ لە ترشەکان تفتی لاواز حولەکان شەکرەکان ئەوانەی کاربۆن و هایدرۆجین و ئۆکسیجینیان تیایە ئاوێتە ئایۆنیەکان تفتی بەهێز ها پێم وتی تۆزێک لەمە پێش وتم OH خەرە پاڵ ئایۆنە موجەبە یەکگەردیلەیەکان و زایدیەکەکان و زایدوەکان ئەوانە تفتی بەهێزن خوێیەکانیشمان هەیە کە خوێ پێک دێ لە بەشی سالبی ترش لەگەڵ بەشی موجەبی تفت یعنی هەر سالب و موجەبێک بیدەی لە یەک نەتیجەکەی ئەبێ بە خوێ باش حەزەکەم فێری ئەمە بکەم بۆ نمونە شتێکێتە بەردەستمان کلۆریدی سۆدیۆم یاڵا لەگەڵ مناسەیری کە کلۆریدی سۆدیۆم بۆ نمونە نیتراتی باریۆم بۆچی پێم وتی هێمای ئەو ئایۆنانە لەبەرکە وەرە با پێ بڵێ بۆ نمونە فۆسفاتی پۆتاسیۆم دەی لەگەڵ منە ئەمانە بنووسە فۆسفاتی پۆتاسیۆم باشە با نمونەی تر بنووسین بۆ نمونە گۆگرداتی باریۆم من بۆ پێت ئەڵێم هێمای ئایۆنە یەک گەردی لەوی دوو گەردی لەوی پرە گەردی لە یەکان بزانە لەبەر خاتری ئەمەیە وەرە لەگەڵ ماسێریکە وەرە سێریکە سۆدیۆم ئەتر ئەبێ بزانین سۆدیۆم هێماکەی چییە Na زائید یەک کلۆریت چییە تەواوە Cl-ی ناقسیەک کاتێک ئەم زائید ئەمە یەتەوێ ئەوە یەتەوێ چەقوڕازیە نەخوارۆ نەتیجەکەی ئەبێ بەچی ئەبێ بە Na
Cl ئەبێ بە NaCl کلۆریدی سۆدیۆم هەم تۆ لای ڕاها کلۆریدی سۆدیۆم هەرکێ لە ژێر خۆیان ناوەکەی بنووسە وەرە پۆتاسیۆم هێماکەی چییە؟ پۆتاسیۆم هێماکەی K زائید یەکە K زائید یەک فۆسفات ئەبێ لە بەریکەین PO4 ناقص سێ فۆسفات PO4 ناقص سێ ئەم سێیەتە ئەوێ ئەو یەکە ئەچێتەوێ ها بەم شێوەیە دوولاو دوونێوان ئەبێ بەچی ئەبێ بە K3PO4 K3PO4 یەکەکە نانووسین باشە کەوانەیشی ناوێت تەمەن ئایۆنە فرەگەردیلەکان کەوانەیان ئەوێ کاتێک ئەم لایە زائید یەک زیاتر بێ بۆ نمونە زائید دوو بێ زائید سێ بێ ئەو کاتەی سە مەگەر زائید دوو بووایە ئەمان کردە ناو کەوانەوە لێرە نووسراوە نیتراتی باریۆم وەرە سەیریکە دەی بزانە باریۆم هێماکەی چییە باریۆم تەواوە Ba زائید دوو نیترات هێماکەی چییە NO3 ناقص یەک ئەمە بدەین ئەمە یەتەوێ ئەو یەکە ناینووسین ئەوە چێتەوێ ئەبێ بەچی ئەبێ بە BaNO3/2 دووەکە بین بەبێ نیشانە ئاوە چەپوڕاستێکی پێکەین بەبێ نیشانە ئەوە شێوگی نیتراتی باریۆمە زۆر ئیشمان بەمانە هەیە زۆر ئیشمان بەمانە هەیە گۆگرداتی باریۆم چییە Ba زائید دوو گۆگردات ئاگادار بە SO4 ناقص دوو هەردووکیان وەکو یەکن هەردووکیان لابە هەر کاتێک وەکو یەکن هەردووکیان لای بە نەتیجەکەی ئەبێ بەچی ئەبێ بە BaSO4 نەتیجەکەی ئەبێ بە BaSO4 ئەمن کە پێت ئەڵێم هێمای ئایۆنە یەکگەردیلەیەکان و ئایۆنە فرەگەردیلەکان لەبەرگە لەبەر خاتری ئەمەیە یەکەم بابەت کە داغڵی منهەجی پۆلی 12 ئەبی کە باسی ئاوێتەکانەکەین ئەمە یەخەتەگری ئیسە تۆ لەبەری کەو وەخۆ لە پاڵی ئەسن دەرپەڕێنەوە ئیشی خۆ بکە باشە زۆر باشە حەزەکەم یەکشت بۆ من بکەیت زین تۆ چی بکە وەرەقەیەک A4 بێنە ئەم لیسیۆمە باشە بیدە لە هەرچی ئەم ئایۆنانە هەیە بیدە لەم چوارە بۆ نمونە با خۆم یەک دانایانە بۆ بکەم لیسیۆم زایدیەکە فلۆر ناقسیەکە نتیجەکەی ئەبێ بەچی ئەبێ بە LiF زایدیەک و ناقسیەکە ئەم لیسیۆمە وەرە بیدە لەمانە ئەم باریۆمە ئەم بیئەیە باریۆمە سترۆنیۆمە کالیسیۆمە هەر موجب و سالبێ پێت خۆشە بیدە لێ دەنمونە بنووسە باشە دەنمونە بنووسە کاکە باریۆم بدە لە فلۆر هاگەر باریۆم بدەین لە فلۆر نەتیجەکەی چییە بێ وەرە سیرکە باریۆم Ba زائید دووە فلۆر F ناقسیەکە ئەو یەکەیەتەوە ئەوە ئەچێتەوە ئەبێ بەچی ئەبێ بە BaF2 ئەبێ بە BaF2 ئەینجاکە ئەتوانی ئەم موجبانەی کە لەیرا هەن بیدە لەمانە بیدە لەم سالبانە بەدڵی خۆ بۆ نمونە دوو ئاوێتە هەڵبژێرە مەسەلەن چی هەڵبژێری سترۆنیۆم باشە سترۆنیۆم بدە لە چی بۆ نمونە سترۆنیۆم بدە لە فۆسفات وەرە بە ئەمە پێ بڵێم سترۆنیۆم بدە لە فۆسفات ئەمە سترۆنیۆم هێماکەی چییە SR زائید دوو فۆسفات PO4 ناقص سێ ئەم سێیەتەوە ئەو دووە ئەچێتەوە نەتیجەکەی ئەبێ بە SR3 سێریکە PO4/2 ئەوە یەتەوێتەوە SR3 PO4/2 من دام لە فۆسفات ئەم SR عزیێت نەبێتەوە بیدە لە گۆگردیت بیدە لە گۆگردات بیدە لە فۆسفات و بیدە لە نیترات ئەو چوارە بکە بزانە نەتیجەکەی چی ئەبێ ئەو چوارە بکە بزانە نەتیجەکەی چی ئەبێ ئەمەی کە پێم وتی وەک ناوی خۆت لەبەریکە هیوادارم هەتاکو دەرزیدات و ئەچینە سەر ترشەکان وەکو ناوی خۆ لەبەریکەی ئیشەڵا ماومانە لە وانەی داهاتووە ئیشەڵا باسی ترش و تفتەکانەکەین کە زۆر زەرورن ئەوانەیش بزانین و تکایە لەگەڵ منە بەردەوام